بەڵێ دیارە میوانێکی دیکەم هەیە گفتوگۆی لەگەڵدا دەکەم لەبارەی هۆکارەکانی توش بوون بە مادەی هۆشبەریانی وەک لە ئێران باز دەکرێت کە زۆرینەی هۆکاری ئابووری و خراپی لایەنی دارایی و دۆخی سیاسیش لە ئێران هۆکار بۆ بزانین لە هەرێمی کوردستان هۆکارەکان چین و ئامارەکان چیمان پێ دەڵێن ئایا بەردەوام ڕوو لە بەرزبوونەوە یان نا بەڕێز سەرمەند بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کاک سەرمەند زۆر بەخێر بێت. ئەگەر ئامارێک وەربگرین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئامارەکان چیمان پێ دەڵێن ڕێژەکە چەند زیادی کردووانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن؟ بەداخەوە ینی ئەو ئامارانەی کە لە بەردەست ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئامارێکی ڕێژەکە بەڕاستی ڕێژەیەکی بەرزە. ئەگەر بۆ نمونە من داتای 5 ساڵی ڕابردوو بۆ بەڕێزت بخەمەڕوو لە ساڵی 2019 تاوەکو ئەم ساتانەیە کە ئێمە قسە دەکەین نزیکەی 7000 کەس لە سنووری هەردوو پارێزگای هەولێر و دهۆک کە سنووری کارکردنی بەڕێوەبەراتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە بەڕێوەبەراتی گشتی ئاسایشە بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەر 7000 کەس لە نێوخۆی هەرێمی کوردستان تەنیا لە پارێزگای دهۆک و هەولێر؟ بەڵێ ڕەنگە لە پارێزگای سلێمانی ئەگە ژمارەکە زیاتر نەبێت کەمتر نییە. ئەم ئامارە پێمان دەڵێت کە بەداخەوە بە شێوەیەکی گشتی جیهان بە شێوەیەکی گشتی ژمارەکە ڕووڵاڵکشانە و ئێمەش لە هەرێمی کوردستان بەداخەوە کەوتونێتە ژێر کاریگەری ئەو بەرزبوونەوەی هۆکارەکانی هەرێمی کوردستان چین بێگومان لە وڵاتێک بە وڵاتێکی دیکە بەکارهێنانی مادەی هۆشبەر هۆکارەکانی یەکگۆڕێت. ئەوەندەی کە ئێوە بە دوواداچوونتان کردووە لە هەرێمی کوردستان چی هۆکارە بۆ ئەوەی کەسێک پەنابەرێتە بەر مادەی هۆشبەر؟ ئێمە پێشتری باسی ئەومان کردووە هەرێمی کوردستان کەوتۆتە سەر نەخشەی جیهانی بۆ بەرەنگار بۆ بردننی مادەی هۆشبەر وەکو وڵاتی ترانزیت بەکاردێنێت. بەداخەوە زۆر جار هەندێک لەو مادانە وەکو لە کاتی هێنانی لە هەرێمی کوردستان ساغ دەکرێتەوە بۆ هۆکارەکانی دیکە هۆکاری سیاسی هۆکاری کۆمەڵایەتیە بارودۆخی ژینگەی کە لە هەرێمی کوردستان کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی وڵاتانی جیهان هاتنی ژمارەیەکی زۆری گەشتیار گەڕانەوەی خەڵکێک لە وڵاتانی دیکەی جیهانەوە بە تایبەتی لە ناوچەکانی باشوور و خوار و عێراق کە هێڵێکی تەماسە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بوونی پەکەکە وەکو ڕێکخراوێک کە لەو ناوچانەیە کە دەستی بەسەر داگرتووە وەکو سەرچاوی دارایی خۆی بازرگانی پێوە دەکا هاتنی بە شێوەی نایاسایی لە ڕێگەی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەگەر سیر بکەین زۆرترین ئەو مادانەی کە لە هەرێمی کوردستان دەستی بەسەردا دەگیرێت لەو دەواازە سنووریانە بە تایبەتی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە ئێمە بیرمان نەچێ ینی سەرچاوی هێنانی مادەی هۆشبەر بۆ هەرێمی کوردستان زۆرینەی لە کۆماری ئیسلامی ئێران حکمیەوەی ئێمە سنوورێکی فراوانمانەیە عێراق بە شێوەیەکی گشتی تاواکو هەموو دەواازە سنووریەکان هێڵێکی دوور و درێژی سنووریمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و ئاشکرا کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکە لەسەر ئاسی جیهان بۆ ناسراوەکە زۆرترین بەکارهێنەر و زۆرترین بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکات و زۆرترین مادەی هۆشبەر بە وڵاتانی دیکەی جیهان دەنێرێ و بۆکو باسیشم کرد پەکەکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەشێک لەو سنوورانەی کە دەستی بەسەر داگرتووەکو سەرچاوی دارایی خۆی بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکات. بەڵێ کاک سەرمەند ئێوە بێگومان چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە تووشی مادەی هۆشبەر بوون و بەکاری دەهێنن ینی ڕاستە ڕێوشێنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر توندە بۆ ئەوەی کە بازرگانان و بەکارهێنەرانی مادەی هۆشبەر دەستگیر بکرێن بەڵام زۆر جاریش باز لەوە دەکرێت کە ڕێگای بەدەستێنانی مادەی هۆشبەر ئاسانە ئەوان چی دەڵێن چۆن دەستیان دەکەوێت؟ بەڵێ بخۆی ڕێگەی بەدەستێنانی ئاسان نییە بەڵام ڕەنگە ئەو کەساری کە هەوڵ بۆ بەدەستێنانی دەدا هەموو ڕێگاکان تاقی دەکاتەوە تاوەکو دەستی دەکەوێت ینی وەکو جەنابەت باست کرد ڕێوشوێنەکانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بە تایبەتی ئەگەر ئێمە لە سنووری چالاکیمان کە سنووری پارێزگای هەولێرە و هەمانگەیەکی زۆر باشمان لەگەڵ بەڕێوەبەراتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایی شەولێر هەیە بە تایبەتی ئەوان شەونوخونیەکی بەردەوام ینی بەردەوام لە چالاکیدان بۆی کە ڕێگری لە بەرزبوونەوەی ژمارەکە بکەن بەڵام وەکو باسم کرد ئەو کەسانەی کە بیانەوێ مادەکە بەدەست بێن هەموو ڕێگاکان تاقی دەکەنەوە بۆیە لێرە لێ هەوڵ دەدەن دەستیان بکەوە بەس شێشی ئەو مادانەش بەداخەوە دەرمانی پزیشکین کە بەشێک لە دەرمانخانەی لا کۆڵانەکان و لە بەشێک لە دەرمانخانەکان دیکە ڕەنگە دەستخستنی ئاسان بێت بۆی کە دەسەڵاتێکی چاودێری و پێویست زۆرە ئەوانی کە لە ڕێگەی دەرمانە پزیشکیەکانەوە ینی مدمین دەبن بەڵێ بەشێک لەوانەیە کە مدمین بوونە مدمنی دەرمانی پزیشکی بوونە دواتر پەنایان بردوێت بۆ بەکارهێنانی مادەکانی دیکەی هۆشبەر. باشە کاک سەرمەند ینی بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر ئەو کەسانەی کە مادەکە بەکاردەهێنن وەکو نەخۆش مامەڵەیان لەگەڵدا دەکرێت لە ماوەی ڕابردوو یان ئێستا لە چاکسازیەکانی هەوڵی شیانزنەوەی ئەم کەسانە دەدرێت بۆی جارێکی دیکە بگەڕێنەوە ناو کۆمەلگا
ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە ئەو کەسانە جارێکی دیکە نەگەڕێنەوە سەر بەکارهێنانی مادەی هۆشبەر؟ ئێمە لە خولی سێمی پەرلەمانی کوردستان کاتێک کە پرۆژه یاسای بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان و کارتێکارە عەقلەکان درایە، وەزارەتی تەندروستی ئەم پرۆژه یاسای پێشنیار کرد بۆی لە ئەنجومەنی وەزیران تێپەڕێ بچێ بۆ پەرلەمان. ئەو کات ئەم بۆچوونە دروست بوو کە ئەو کەسەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرەوە وەکو نەخۆش مامەڵەی لەگەڵدا بکرێت. ئێمە ئەو کات وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێمان وا بوو کە ئەمە هەنگاوێکی زۆر باشەوە. ئەو کات لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان ڕێگر بوون بۆی کە ئەم فەقەرە یاساییە لە یاساکەدا جێژیر بکرێت. ئەوەی کە ئێمە هێمانە لە هەرێمی کوردستان کە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 هەمان یاساکەی حکوومەتی عێراق پەرلەمانی عێراق بوو ئێمە لێرە خوێندنەوەمان بۆ کرد و جارێشتە کردمانەوە بە یاسا. لە کاتی دەرچوون و جێبەجێکردنی یاساکە تاوەکو ئێستا ژمارەکە زۆر زیادی کردووە. ئەمە ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە تایبەتی ینی من خودی خۆم وەکو چالاکوانێک کە بە دواداچوونم کردەوە چەندین توێژینەوەی تایبەتم لەسەر ئەم بابەتە خوێندوێتەوە، گەیشتمە تاو دەرەنجامەی کە ئەمە بڕگەیەکی باش نەبووە، تەندروست نەبووە. بۆی لەبەر چی؟ چونکە ڕێگەی خۆش کردەوە بۆی کە ژمارەکە ڕوو لە هەڵکشان بکە. ئێمە دەڵێن ئەو کەسەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە دەبێت وەکو نەخۆش مامەڵەی لەگەڵدا بکرێت. بەڕاستی بەداخەوە ینی ئەمانە نەخۆش نین. نەخۆش ئەوەیە کە تۆ لە دەرەوەی ئیرادەی خۆت تووشی نەخۆشیەک دەبی. بۆ نمونە ئێمە هەمومان معلوم بوو کە چۆن خۆمان لە ڤایرۆسی کۆڕۆنا دەپاراز بۆی تووشی نەخۆشی نەبین. ئێستاش خۆمان دەپارێزین کاتێک کە بزانین کەسێک نەخۆشە هەوڵ دەدەین خۆمانی لەدوور بخێنەوە. بەڵام بەشێک لەوانەیە کە ئێستا بەکارهێنەری مادەی هۆشبەرن بەردەوام هەوڵ دەدەن مادەکە دەست بخەن و کەمترینیان هەوڵی خۆ چارەسەرکردن دەدەن، کەواتە ئەمە نەخۆشیەکە بۆ خۆت بەدەستی خۆت هەوڵ دەدەیت تووشی ببیت. کاک سەرمەند زۆر باشە. ئەو کەسانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن لەناو خێزانەکانیان هەوڵی شاردنەوەیان دەدرێت بۆ ئەوەی کە چارەسەر نەکرێن بە کورتی وەڵامم بێت. بەڵێ بەداخەوە ینی ئێمە کۆمەلگایەکین پابەندین بە کۆمەڵێک بنەمای کۆمەڵایەتی و ئاینی هەوڵ زیاتر ینی کەمترین حاڵەتمان ئەوە بووە کە هەوڵ بدەین خۆمان ئەو کەسانەی کە ئەندامێکی خێزانەکەیان توش دەبێت هەوڵی چارەسەرکردنی بدەن. ینی کەمترین حاڵەت بوون ئەوانە هەن، بەڵام شاردنەوەشیان هەیە. زۆر سپاس دەکەم بەڕێز سەرمەند بەرزنجی، پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.